ئەمڕۆ هەڵ ئەچین بە ئەنجامدانی کاری چالاکی و خۆبەخشی و خێر بەبێ ئەوەی گوێ بدەینە ئەوەی کە بەرامبەر چ ڕەنگێکە، چه ئاینێکی هەیە، چه ئایدایەکی هەیە و خەڵکی کوێ و چ باوەڕێکی هەیە. لەم بارەیەشەوە قوتابەکانمان بە شێوەیەکی کردداری فێر ئەەکەین کە هاوکاریکردن ببێتە بەشێکی سەرەکی لە ئامانجیان بۆ ئەوەی ئارامی و ئاسوودەیی بەردەوام بەدەست بهێنن. چۆنیم کاتۆ باشی چیەکەی خەریکی جادەکە پاڵاتەیتەوە دیشەکە و ئاسانەیان قورسە ماندووی ئەس بە ماندووبوونەکەی بەڵێ ماندووبوونە زۆر باشە ئێمە ئەمڕۆ هاوکاری تۆ ئەەکەین تۆ لە یادانیشە ئێمە لە جیاتی تۆ هاوکاری دەکەین و ئەم ڕێگەیە پاکەکەینەوە باشە دەی فەرموو تۆ بڕۆ دانیشە شتەکانە بە ئێمە بەداخەوە زۆرێک لە پیسیەکان دەبە ئاوە ئەم قەباغانەیە قوتووی بیپسیە هیوادارین لەمە دو ئەم دیاردانە نەمێنێت و ئەم شتانە فڕێ نەدێتە سەر شەقامەکان. سڵاو چۆنیم کاتە و باش زۆر سپاس ماندوو هەست بە ماندووبوونەکەی جادەکان خاوێنەکەیتەوە بەنگڵادێشی هاتی ئێرە کاینگ دەکە کوردستان کاینگ دەکە ئالۆم هەمووی پیسەفرێ دێ هەموو ڕۆژ کاینگ دەکە باشە زۆر زۆر پیسەیە ئێرە هەموو جوان کاینگ دەکە خەڵکەکە شت فڕێنە سەر جادەکە وایە چی فڕێن زیاتر ئالاگا مەلەکە هەمووی فرێ دێ شت فڕێنە سەر جادەکە داواکاری چی لە خەڵکەکە داواکاری نافرێ دێ باشترە باو دەستە خۆشە ئێستا تۆ بڕۆ دانیشە ئێمە لە بری تۆ هاتوین هاوکاری تۆ بکەین باشە زۆر سپاس دەی بڕۆ شتەکانی لێ وەرگرن سلام علیکم مامەگیان چۆنی باشی یاخوا لەشی ساڵێ ئێمە زۆر دەمێکە سەری تۆکەین کارەکە زۆر ماندووە هیوای لەش ساقی بۆ خوازین و تەمەنێکی درێژ ئینشەڵا مامەگیان داواکاری چییە لە خەڵک داوای چی لە خەڵکەکە ئاکەی تا چەند تۆ ماندووەکەن هیچ هاوکاری تۆن خەڵکەکە هاوکاری تەکەن خەڵکەکە شتی فرێدات ناو لە سیارەوە فڕێ ئاەتە سەر جادەکە لە ناو سیارەکە فرێدات و ناوزات ئەی داواکاری چییە لە خەڵکەکە چیان پێ ئەڵێیت لایەن خۆتەوە داواکاری بۆ خەڵکە دەکەم فرێداتە زادەوە زادەی پیس نەکات ئێمە وەکو خۆمان لەلایەن قوتابخانەی بانەوە بەڵێنتان پێ ئەین کە هیچ کات شت ڕێناینە سەر جادەکان و لە هەموو لایەنێکەوە هاوکاری ئێوە بووین قوتابەکانیشمان هێناوە بەیەکەوە ئێمە هاوکاری ئێوەکەین ئەمڕۆ کەمێک لە ماندووبوونی ئێوە کەمەکەینەوە هاوکاری بەڕێستانەکەین باشە بەڕێزت تۆ لەوێ دانیشە ئێمە لە بری تۆ ئەمڕۆ ئیشەکەین باشە بەڕێزەکان زۆر سپاس بەداخەوە حکوومەت هەوڵایەت کە شوێنەکانمان بۆ بڕازێنێتەوە سەوزایی ئەچێنێت بەڵام خەڵکەکە ئەچەن ئەم شوێنانەی لێفڕێن ئەم شتانی لێفڕێن بۆیە هیوادارین ئەم دیاردەیە بەرەو کەمبوونەوە و نەمان بچێت
ئێمە ئێستا هەوڵ ئەینم باخچەیە پاک بکەینەوە هیوادارین ئیجارێکی ترشی لێ بڕێنە درێتەوە. محەممەد چه هەستێکە هەیە کە ئەمڕۆ یارمەتی ئەو کارمەندانەویە هەز بە ماندووبوون ئەەکەی یاخۆت هەستی چه هەستێکە هەیە پێمان بڵێ هەستی خۆتمان پێ بڵێ. من بەڵێ هەستێکی زۆر خۆشم هەیە هیچ شتێک فڕێ نادەم و بە هەموو شێوەیەک و یارمەتی ژینگە دەم. عەبدولبەسیر ئەمڕۆ چه هەستێکە هەیە کە هاوکار بوو لە پاکردنەوەی ژینگەکە و والله هەستێکی زۆر خۆشم هەیە یەک پێیانشم هەیە بۆ خەڵکێک کە لێرە پیسەکەنەوە خاتری بکەنەوە. دەستخۆش زۆر سپاس ئافرین. چی بە خەڵکەتاڵی چی بە هاوڕێکانی خۆتەڵی لە قوتابخانە ئێرە ویستمەکەن مارکەکەن پاکی بکەنەوە زۆر باشە دەستخۆش سپاس. هەتەو باش هەستی چۆنە کە ئەمڕۆ بەشدار بووی لە پاکردن و خاوێنکردنەوەی ژینگە و هاوکاریکردنی و کارمەندانە. هەستێکی زۆر خۆشە لەبەر ئەوەی ئەم پێشتر لە لام ئاسایی بکەیتبووی بەس ئێستا کە دیتم ئەوان چەند ماندین و چەند حالە دەکەن هەکەکەمان پاکستان ڕابگرن هەستی کرد کە ینی معناتیان کۆلی ئەمیت لە مۆدا ئەو شتەناک دەست خۆش بێ زۆر سپاس. ئەمڕۆ چه هەستێکە هەیە کە هاوکار بووی لە پاکردنەوە و خاوێنکردنەوەی ژینگەکەت هەزارەمە هەز بە دڵخۆشێکی زۆر هەز بە باش ئارامی سڵاو لێ بێ کاک بەرزان باشی بەڕێزی ئێمە زۆر سپاسی بەڕێستانەکەین سپاسی کۆمپانیای دارزینگ فیوچەرەکەین بۆ بەشی دووی کە هاوکاریتان کردین سپارەتی بەڕێستەکەین کە زۆر لەگەڵمان بوویت و ماندوو بووی لەگەڵمانە سپاسیلاوان دەکەین کە هاوکاریتان هیواداری خەڵکەکە ڕۆژێک بە خۆ دابستەوە هاوکاریمان بکە کاک ئەگەر یارمەتیشمان نادەی شتەکەی پڕمە دەجارێ یعنی سماشارناشمەکە خەرچی بێگانە هاتی شار لە جوانەکە ئەدەوی سپاسی بکەی نەک یعنی ژینگەی پیسکەی. بەڵێ زۆر باشە دەستان خۆش بێ سپاس بۆ بەڕێزیشتانە و تۆ گوڵەس بۆ بەڕێستانە زۆر سپاس. خەپڵێکی بۆ لێیان دەستان خۆش. ئێمە زۆر ڕێگامان هەیە بۆ دڵخۆشکردنی مرۆڤ بەڵام هیچ کامیان بەقەت یارمەتی و خاوکاریکردنی کەسانی شایستە مرۆڤ دڵخۆش ناکات. هەر بۆیە ئێمە لە قوتابخانەی بانگ کار بۆ دڵخۆشیە نەبڕاوەکان ئەەکەین.